قسەوباسەکەم لەسەر یەکێک لەو کتێبانەی کە بە خۆشحاڵی و لە ئێستا بەرگی چوارەمی کەوێتە بەردیدەی خۆران ئەویش مەراسیمی کتێبی گوتاری ناسیۆنالیزمی کوردیە کە لە ئێستا بەرگی چوارەمی ئەم کتێبە بڵاو بێتەوە لە مەراسیمێکی شایستەیە قسەوباس لەسەرەکرێت هەم لەلایەن نووسەرەکە و لەلایەن ئەو کەسانی کە بێگومان لەنێو ئەو مەراسیمەیان دیارە ئەمڕۆ مەراسیمەکە بەرەوە چوو بۆ یەکێک لە نووسەرە هەرە دیارەکان کە زۆر بەڕێز ئاتا قەرداغیە ئەوەی کازان ئاتا قەرداغی جگەلەوەی کە نووسەرە یەکێکە لە وەرگێڕە هەرە دیارەکان بە پێوەی کە بڵین زمانی ئینگلیزی خوێندووە و توانیوێتی کە چەندین کتێبی زۆر باش و ناوازە لە زمانی ئینگلیزیەوە جارێکتر وەرگێڕێتە سەر زمانی کوردی دیارە کتێبی گوتاری ناسیۆنالیزمی کوردی یەکێکە لە کتێبە هەرە دیار و جوانەکان کە لە ئێستا پێویستە بۆ نێو کتێبخانەی کوردی و دیارە بە خۆشحاڵیەوە بۆ ئەمڕۆژ لە مەراسیمێکی تایبەت و شایستەیە هەم کتێبەکە ناسێندا و هەم پێشکەشی خوێنەران و ئامادەبوانیش کرا. دوێنێ کاتژمێر 5 ئێوارە لە هۆڵی سینەما سالم مەراسیمی ناساندن و بڵاوکردنەوەی کتێبی گوتاری ناسیۆنالیزم کوردی بەرگی چوارەمی نووسەر و وەرگێڕ و ڕەخنەگەر ئاتا فایق عوسمان بەڕێوەچوو. ئاتا قەرداغی نووسەر لە ساڵی 1964 لە قەراق لەدایک بوو لە ساڵ 1970 بەشی زمانی ئینگلیزی لە کۆلێژی ئادەبی زانکۆی مووسڵ تەواو کردووە لە ناوەڕاستی هەشتاکانی سەدەی ڕابردوو دەنووسێت و تاوەکو ئێستاش بەردەوامە. لە بواری پەروەردەدا چەندین کاری جۆراوجۆری ئەنجامدا و زیاتر لە 30 کتێبی لە بوارەکانی کۆمەڵناسی سیاسی مێژووی ڕەخنە و لێکۆڵینە و ئەدەبیدا چاپ کردو و چەندین کتێبی لە زمانەکانی دیکەوە وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی.